سڵاو ڕێز کاکە گەڵاو ئێستا لە ڕۆماینە من و کاقادر و کاکڕژدەر بابەتی ئێمە ئێستا لەسەر نانەکەم و نانەکەی مەسعود بارزانی ئەو بریارێکی داوە یان پرۆژەیەکی پێشکەشی ملت کردووە دوای 35 ساڵ حکومڕانی کەم 1 ملیۆن نان دابشکە ئیتر بوویتە بابەتی سوسیال میدیا کاقادر تو چیاڵێ سەر ئەو نان دابشکردنەی مەسعود بارزانی و پاشیوی ڕوودا و ئەو شەرمەزاریش کێە لەبەر ئەوەی ملەتێک معاشی نادرێت ملەتێک نەوەکانی بەرپرسەکان خاوەنی $10 ملیار کەچین لە 5 کەسی 1 کەس نانەچی بە بەرکەوی دوای خۆ خێر و سەدەقە بە خەڵک ناکرێت لە چێ بووە لە ئەوروپای ئەو شتانە نییە بڵێ وەڵای ئەوەیە معاشی خۆی بدا نانی مەدێ ئەو تەمسیلکردنانە چیە ئەو فریودانانەی خەڵک تۆ بە خۆت ملیارەکەی لۆ خۆت 1 کەرتەنانی دەچی دەدێ هاوڵاتی ئەوە سوکردن و ڕەزیلکردنی خەڵکە بە قەشمەری پێکردنی خودی مەسعود بارزانی بە خۆی و بەدام و دەستگایەکانتی خەڵکی کوردستان وە فەقیر نییە دوو ئیشی حکومت ئەوە نییە خێری پێ بکە ئیشی حکومت واجبە ئیشە ئیداریەکانی خۆی بەڕێوە بە یەکێک لەوانەکە کە معاشە ئەمە لەو ئەوروپای بە سەدان شێوە خەڵک کۆمەک دەکرێت بەس بە یاسایی نەک بەبێ ڕکلامێک ئەوە بێ بۆیە ئەوەی مەسعود بارزانی دیکە سوکایەتیە بە هەموو خەڵکی کوردستان یعنی خەڵک خۆ دەرۆزەکەر نییە مەسعود بارزانی ئەتو دەچی نانی پێ دەدەی معاشی خۆی پێ بدە هەر بەلایکەم کاکە 400 ملیار دیناری مانجی 12تان بردیت بە ڕۆژی ڕووناک دزیە دەچی لە بە من 200 ملیۆن دیناری بەنان دەدەی دەکەم بمنەتش بەسە خەڵک شەرمەزاریاوە وەکەوە بە ئاوی عەمام خێری بکاتن پارەی دنیای دزیە لەو لایش خێر دەکە لەوەی بە خەڵک براشە و میلا پیاوی چاکە دەست هەر دزە یعنی خێریشی ئەو خێرە یعنی بە خێریش ناچیتن دوای ئەوە لێدانە ئەمە گاڵتە پێکردنە بە هەستی خەڵک ئەوە یەکشت دەردەخە کاکمەچی ئەوانە دەزانن چەندیان دزیە و خەڵک لە چمەن ناخۆشیێکی و هەژارێکی دادەژی ئەوە وای لێ کردیە هەر لە پارەی دزیەکەی خێری پێ بکە کە بە خێریش ناچیتن بەڵام خەڵک لەوەی هۆشیارتر دەزانی بەو شتانە زۆر کاریگەری لێ ناکە دەزانی دەسەر دزە ئەکۆوەی غەسان کەنەفانی ئەو فەڵەستینیەوە بزانام دەڵێتن داهات و هەموو ئەوە دەدزن بەڵام دەچی لە تەنانەکە دەداتێ دەبی سوپاسشی بکەی وەکە ئینەما مەکرەمەیەکی زۆر گەورەیە ئەوزە دوایەوە کاکمەکێکشت ئەو فرتوفێرەی تا مەسعود بارزانی هەتا انتخابات تەواو دەبی وایە یعنی ئەو کەرتەنانەش لە کاتێک دەکا کە میلەت پارەی لەکنەتوەیە 46 معاشی لەکنتەیە مەسعود بارزانی خۆت و نەوەکانت لەگەڵ نەوەکانی تاالبانی خاوەنی بوونە $100 ملیار چ نانەچی دەدەی ئەو میلەتەی قەدر پێش وا بزانم ساڵێک بوو مەسعود بارزانی قسەیەکی کرد وتی ئەبێ ملەتی کورد نانێک بخوات و دان بکات بەخێر بوو پارتی ئەم کوڕ و باوکە چیە بەنانیان گرتووە ئەوە چیە بە قەزیان چیە گاڵتە وڵی سوکاتیە بە خەڵکەگەنە وڵاتێک نەوتی هەبی وڵاتێک خاوەنی یعنی ئەو هەموو خێر و بەرەکەتە بی کەچی بێ نانی قلقل بدەیە بڵێ وەڵا ئەوە دەستکەوتی مەسعود بارزانی مەسڕوتی ملەتی کورد ئەگەر نانێک بخوا ئەبێت دەی بکاتە خێر بوو پارتی چونکە پارتی ئێوەی گاندوتە ئەم کاکمەکی ئێستا هەیە ئەو دیکتاتۆرانە لە خەیاڵێک دەژین وەکو ماری ئەنتوانێت خەڵک مزاهرەی کرد دەیگۆ بە بچن کێک بخۆن ئەوانە جوان ینی مەسعود بارزانی شوایە ینی هەست پێ ناکەن ئەوان چ دزیەکی گەورە لەو میلەتەی دەکەن بەڕاستی چ دزیەکی گەورە لەو میلەتەی دەکەن $100 ملیار یان بردیە دەبووم بای 200 ملیۆن دیناری ئەوە دەکەن کاکە ئەمەش پێمان دەکرێت ئەمەش پێمان دەکرێت ئەو کۆمەکی خەڵکەینەوە ئەو نانەی بدەیت بەس ئەوە ئیشی حکومت نییە خێر بکە ئیشی حکومت ئەوێ ئیش و کاری ئیداری خۆی بەڕێوە سوکاتی بەو تاچی ڕەزیلی دەکەن لۆ دەرۆزەی پێ دەکەی ئەمە هاوڵاتی ئەوروپینی هەموو خەڵکە دێتە ئێرە معاشێک لە ڕووی قانونیەوە لە بۆی دابین دەکرێت مافەک دەکرێت قەت حکوومەتێک نایە بڵێ من خێرم بە پەناهەندەی کرد کە هیچشمان نەکردی کاکە ئەو خەڵکە خاچی خۆتی داهاتی خۆتی زایدەن دەستە ئیش کاکە 8 ساعت ئیش دەکا ئەوەی نادەنێ کاک مەکی ئەنی ئاستەکە زۆر نزمە بەڕاستی
یعنی ئینسان هێڵنجی بەبوو بەرپرسانە دێ باشە ڕاوێژکارێکیان نییە باشە ڕیشسپێکیان نیە کورە مەسعود بارزان عمرت 70 ساڵە تخۆ شەرم ناکەی قسە ئەو ڕەفتارانە دەکەی بڕۆ کاچ خۆ معاشی دزراوی خۆیان بدێ کاکەەوە مانجی دوازەیە بڕۆ 300 میلیاردی کە بە خەسەرێ معاشەکەیان بدێ کاگنەچی ئێستا لە ڕۆماینا فڕغانەوە ئەو شوێنەی دەبینی ئێرە تەسویر بکە بەڵێ 2000 ساڵ پێش ئێستا لێرە هەرچی عەبید و کۆیلە هەیە ئێرە بازارەکەیان بووە ئەمە بازاری کۆیلەکان بووە کاتی ینی ئێستا بنەماڵێ ئارەزومەندی خۆشیان نا ینی وەچی کۆیلەکانی پارتیوچێتین ئارەزومەندانن ئەلێرە دوور لە ئارەزومەندانە بوو قسەکە لێرە ئەوەیە لەسەر ئیسابی ئەو کۆیلانە تەمەشە ئەو بینە بەرزانیان دروست کردیان پارتیویەکێتیش بەتایبەت بناڵی بارزانیە خۆیان لەو سەرەوەی دەبینن خەڵکەکەش لەو خوارەوەی دەبینی کە جێ عەبدەکان ئەمە گوێی شوێنی کۆیلەکان بوو بەڵام گەورەکانیان ئەم بنا بەرزانیان دروست کردووە لەسەر پشتیوانە دروست لەسەر پشتی ئەم خەڵکی کە لێرە بووە ئەی پارتیوێکی دیچیان دروست کردووە وڵا هیچیان دروست نەکە بەس پارەیان دزیە و لە بانقەکانی ئەوڕۆپادا نایە و هایلایف بۆ خۆیان دەژین چیان دروست کردی لە بۆ خەڵک ئەو بینانەی لە هەولێر دەبینی ئەو هەموو خاچی من و توی خەڵکی هەولێر و دۆک سلێمانیە داگیریان کردی خو لەسەر پشتی ئەو خاکەی خۆیان کردە ملیۆنێ لەو لەرزەتی دوونانی دەداتە خەڵکە فەقیرەکەی باشە مناڵەکانی خۆیان لەو ئەو شوێنە ئەسەریان نا ینی ئەهرامی گەورە گەورە لە ئەوروپا دەکردن شەریکات دەکردن لێ لەو لاش دوونان دەداتێ دەبی سوپاس گوزاریشی بی ینی بە کوردەکەیمە خەڵکیمە دەبی تێبگاتن ئەوان وەکو ئەو عەبدانەنا ئەوانیش خۆیان لە سەری سەرەوە لەو کۆشکانە دەبینێت حتا ئەوانە لێرە بژین هیچ قسەی نەکەن ئەوانە هەر لە سەری سەرەوە نەکەن دەبی خەڵک تێبگا بەنانە چال نەخەرەتێ پارەی دزراوینگۆیە دەبی سەبقاتیان لێ وەرگیرێتەوە ئەو ڕۆناس بەی سبەی نادووز بەی دڵنیامە ڕۆژێک دادێ وەکو شۆڕشی فەڕەنسای قەبرەکانیشان دەبی لە قەبستانی خاینان بیت دەست خۆش سوپاستان دەکەم